بەناوی خوای گەورە سەڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای 114 ڕۆژ لە ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق یەکەمین دانیشتنی پەرلەمانی عێراق بەڕێوەچوو بەڵام لە یەکەمین دانیشتنە پەرلەمانی عێراق نەیتوانی سەرۆک و دووجێگرەکەی یەکلا بکاتەوە. بە میواندەرێک لە بەرەزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆر ئەنوەر ئەبوبەکر مامۆستای زانکۆ لە بەغدادی شۆ مامۆستا سەلیم شوشکەی ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوێن پرسەکەی سەرەتا ڕاپۆرتێک دەبینێت. دوای نزیکەی 4 مانگ لە هەڵبژاردن یەکەمین دانیشتنی پەرلەمانی عێراق بەڕێوەچوو. لە یەکەمین دانیشتنی خولی چوارەمی پەرلەمانی عێراقدا لە کۆی 329 پەرلەمانتار 297یان ئامادەی دانیشتنەکە بوون و سوێندی یاساییان خوارد. لە دانیشتنەکەی پەرلەمانی عێراقدا سەرۆکۆماری عێراق و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی خولی پێشووی پەرلەمان و سەرۆکی دادگای فیدراڵی و چەندین نوێنەر و باڵوێزی وڵاتان ئامادە بوون. السلام علیکم. لە سەرەتای دانیشتنەکەدا فواد معسووم سەرۆکۆماری عێراق وتارێکی پێشکەش کرد. فواد معسووم لە وتارەکەیدا بۆ پەرلەمانتاران ڕایگەیاند ئەنجومەنەکەتان ئەرکی قورسی دەکەوێتە سەرشان کە دەبێت بە شێوەیەکی بەرپرسیارانە و بەپەلە و پڕ بەرهەمەوە ڕایان بپەڕێنێت. سەرۆکۆماری عێراق وتیشی هیوایەکی بەهێزمان هەیە کە ئەم خولە سەرکەوتوو بێت لە دیاریکردنی حکومەتێکی نوێی بەتوانە و بەهێز کە بتوانێت بەرنامەیەکی حکومی پێشکەوتووی سەرانسەری بەدی بێنێت، داواکاری و خواستەکانی گەل جێبەجێ بکات. في البدء وهنئ النواب الفائزين بثقة الناخبين. دواتر حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق وتارێکی پێشکەش کرد و شانازی بە کارەکانی خۆیەوە کرد. حەیدەر عەبادی لە وتارەکەیدا ڕایگەیاند قۆناغی داهاتوو بۆ چاکسازی و بنیادنانەوەیە. شانازی بەوەوە دەکەین شارەکانمان لە داعش پاک کردەوە، دەبێت دەستکەوتەکانی سەرکەوتن بەسەر داعشدا بپارێزین. النواب الذين عملت معهم طوال السنوات الأربع الماضية. پاشانیش سەلیم زوبوری سەرۆکی پێشووی پەرلەمانی عێراق وتارێکی خوێندەوە. لە وتارەکەیدا سەلیم زوبوری باسی لەوە کرد خولی پێشووی پەرلەمان دەیان یاسای گرنگی پەسەند کرد، حکوومەتیش ڕێگری لە کارەکانمان دەکرد. سەرەڕای بربەستەکانیش توانیمان ڕۆڵێکی گرنگ لە چاودێریکردنی کارەکانی حکوومەت ببینین. دوای وتاری سێ سەرۆکایەتیەکەی عێراقیش بە تەمەنترین پەرلەمانتار سەرۆکایەتی یەکەمین دانیشتنی پەرلەمانی گرتە دەست. بە پێی دەستوری عێراق یەکەمین کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بە سەرۆکایەتی بە تەمەنترین پەرلەمانتار بەڕێوە دەچێت. محەممەد زەینی تەمەن 79 ساڵ وەک بە تەمەنترین پەرلەمانتار بە سەرۆکی کاتی پەرلەمان هەڵبژێردرا. دوای هەڵبژاردنی سەرۆکی کاتی پەرلەمانیش 297 ئەندامی ئامادەبوو سوێندی یاساییان خوارد. بەهۆی چوونە دەرەوەی پەرلەمانتارانیش کۆبوونەوەکەی پەرلەمان دواخرا بۆ سبەی و نەتوانرا سەرۆکی پەرلەمان و دووجێگرەکەی هەڵبژێردرێن. دوای 114 ڕۆژ لە ئەنجامدانی هەڵبژاردنی پەرلەمانی عێراق یەکەمین کۆبوونەوەی پەرلەمان بەڕێوەچوو. کۆبوونەوەکەش شکستی هێنا لە دیاریکردنی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان. سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان کاک دکتۆر بەخێر بێن لەسەرتە لە بەڕێستانەوە دەست پێ بکەیت. سەرنجتان لەسەر یەکەمین کۆبوونەوەی پەرلەمانی عێراق چی بوو کە دوای 114 ڕۆژ لە ئەنجامدانی هەڵبژاردن یەکەم کۆبوونەوەی خولی چوارەمی پەرلەمانی عێراق بەڕێوەچوو؟ سپاس بە جەنابتان بۆ کەناڵەکەشتان بۆ بینەرەکانیش. نازم 114 ڕۆژ چەند مانگ ئەکا بە ئەگەر حسابی ئەوەی بکەین 4 مانگ بڵێن 4 مانگ ئەگەر خۆزگە 4 مانگ و دەڕشەوی بێ بۆ عیدەکەشی تەواو بێ و حکوومەتێکە دروست بێت. بەداخەوە سەرەتا ئەگەر بگەڕێنەوە بۆ 12 مانگی 5 کە ئەو تەزویرە گەورەیە ڕوویە هەمووتان ئەزانن و لەم مینبەرە بەڕێزەی ئێوەشەوە ئاماژەمان پێم وابێ بیرم ماوەکە کرد. تەزویرێک بوو کە لە عێراق بە ناوی لە عالەمە ناونراوە ئەسوە انتخابات في العالم للعراق أسوأ انتخابات، يعني خرابترين هەڵبژاردن. ئەویش بەهۆی ئەوە بوو دەنگ دزینەکان بوو، بەهۆی ئەوە بوو بەرنامە ڕێژی بۆ کرابوو بۆ دەنگ بردنەکان و سەلبی ئیرادەی ناو کۆمەلگا، یعنی واتە ئەو دەنگانە دوایەوە کە بە تایبەتی لە هەرێمی کوردستان و ناوچەکانی تریش کە سەر شوێنە کوردستانیەکان ئەوە خاڵێک بوو کە
بە هیچ شێوازی جێگەی دڵخۆشکەر نەبووە و لە هەروەها لە عێراقیش بەڵام کاکتۆرەمە بوو بە بەشێک لە مێژوویان دەمێنێتەوە ئەمە کە ئەمە خراپترین هەڵبژاردن بووە. من بەڕای من ئەم شتە ینی ئاسەوارێکی زۆر خراپی لەسەر ئەبێت چونکە تەنها هەر ئەوە نییە تۆ بەس بیت بە شێوازێکی ئەگەر دروست بێ لێرە و قسە بکەم پێوترێ کەڵەکە تڕەیە شتێک کەڵەکەیت لەسەر یەکتری و لە دواییشە بۆ خۆی بڕۆخێ بە هەوایەک بەشتێ ئەمە بە شێوازێکی کەڵەکێک دروست بوو و هەروەها لە باقیکەش لە ئایندێشە بەڕای ئاسەوارەکانی بەردەوام دەبێت خراپی و جگەرەوەی کە ناکۆکی گەورەی لێکەوتۆ لە نێوان لایەنەکان ڕنگدانەوەی خراپی ئەبێ متمانە نامێنێ باوەڕکردن بە یەکتر نامێنێ من بە نمونە دەست پێکەم کە نمونەیەکی مالیکی بۆ بێنەوە دانیشیڵێ تخوا با ئیتر دانیشتنێکی ڕاستی و ڕەوانی وابزانم بە عەربی ئێڵێ جەلسەت الصدق والشفافية والمصارحة. جلسة الصدق هو إنسان همو دانشتني أبي هاد بصدق دامليشة من لخدمة جنابته دانش مي براسي ينكم وأبي براش كايوش قصابكم أي تايسة وشي تانكدوا أما ما بس من لويا كتايسة أمانة هەر بە فێڵ و بە تەڵەکە و بە گزی بە تایبەتی ئەم دەورەی خولەی ئەخیر ئێنە لە ساڵانی ڕابردووە با بڵێن لە دەورەکانی تریشا خولەکانی ترا تەزویر بووە و تەزویرەکانیش زۆر بوو بەڵام ئەم جاریان زۆر زیاتر لە جاران و هەر بۆیە کە ئێسش ئەوەی ئەیبینینەوە تەسەور ناکەم کە بە ئاسانی حکومەتێکی بۆ شێوازی خۆیان ئەڵێن و کە ناژزانن ناوەکانی هەر سەعاتی ناوێکی بۆ دائەنێن یعنی ئەوە بە سەریعی وەکو نازانن ناوەکان مەسەن بەنمونە یەکیان ناوی ناوە ئەڵێ بەرنامین ئێمە کوتلەیەکین پێمانەوترێ ئەلیئیسلاح وەلبینا با لێوە دەستی پێ بکەم ئیسلاح لە چی ڕیفۆرم خوازی لە چی و بینا دروستکردن لە چی ڕووخاوە چی چاکەکەی تۆ یعنی لە پێشە تۆ بێ بینا بکەی نەک بیت با بڵێن چاک خوازی و یا ریفۆرم خوازی تیا بکەیت یعنی بینا ئەبێ دروستکەی ئەو ساکات دواتر سەرنج زووەرەگەم لەوانە نەماوە لەسەر یەکەمین دانیشتن دەچینە لای مامۆستا سەرین دواتە گرێم و لای بەڕێز سەرنجی بەڕێزیشی لەسەر یەکەم دانیشت وەرەگری مامۆستا زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا سەبارەت بەوەی کە لە یەکەمین دانیشتنی پەرلەمانی عێراق بۆچی سەرجەم پەرلەمانتاران ئامادەی دانیشتنەکە نەبوون چونکە ئەمڕۆ فەرمانگەی ڕاگەیاندنی پەرلەمانی عێراق بڵاوی کردبەوە کە تەنها 297 ئەندام بەشداری یەکەمین دانیشتیان کردووە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو و ڕێزم بۆ بەڕێز و میوانە بەڕێزەکەت و هەموو بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام زۆر سپاس. لە دانیشتنی ئەمڕۆدا ڕێژەیەکی کەم لە ئەندام پەرلەمانەکان بەهۆی چەند عوزرێکەوە نەیانتوانی ئامادە بن بەشێکیان بەهۆی نەخۆشیەوە بەشێکیان بەهۆی سەفەرەوە هێندێکیشیان دەکرێت بایکۆتی سیاسیان کردبێ و هێندێکی دیکەشیان بەهۆی پۆستەکانیانەوە بۆ نمونە بەڕێز حەیدەر عەبادی و بەشێک لە ئەوانەی کە پۆستی هەستاریان لە عێراقا هەیە نەیانتوانی لە یەکەم جەلسەدا بێن سوێند خۆن چونکن بەپێی یاسا هەر کەسێک نابێت دوو پۆستی هەبێ لە یەک کاتدا بۆی پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە دەستنەدا سوێندەکان نەخوارد و بە بەشێکی دیکە وەکو نووری مالیکی و هادی عامری بەشێک لەوانە سوێندیان نەخوارد و چوونەوە دەرەوە هۆکاری ئامادە نەبوونیان دەگەڕێتەوە بەهۆی ئەوەی کە لێکاردا دوو مەنسەبیان نەبێت دوو پۆستیان نەبێ و بەشێکیشیان بەهۆی نەخۆشی و بەشێکیان بەهۆی هەڵوێستێک لە هەڵوێستەکانەوە هێندێکیشیان لە سەفەردا بوون دەکرێن هێندێکیان نەخۆش بوون. بەڵێ ئەی سەبارەت بە لایەنە کوردیەکان بەشدار بوون لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ هیچ سێ و توێژێک بەگشتی لە نێوان لایەنە کوردیەکان هەبوو بۆ کۆبوونەوەکەی ئەمڕۆ یاخود تەر لایەنە و بڕیاری سربەخۆی خۆی بوو بۆ بەشداریکردنی یاخود نەکردن لە دانیشتنەکە؟ هیچ کۆبوونەوەک نەبوو تەنها ئێمە و 4 فراکسیۆنە دانیشتنێکمان کرد پێشەوەی بچینە ناو جەلسەی سوێند خواردنەوە کە ناویان 4 لایەنەکەی هاوپەیمانی 4 لایەنەکە لە ئێستادا هەمومان ئامادەی ڕێوڕەسمی سوێند خواردنەکە بووین جگە لە بزبنەوەی گۆڕان. بەڵێ بۆچی ئەوان بەشداریان نەکرد بوو وەکو گۆڕان بۆچی نەتوانرا مەسەلەن لە یەکەم کارتاندا بۆ نمونە باز لەوە دەکرێت کە ئێوە بەیەکەوە پەیمان بەڵام نەتانتوانی یەکدەنگن بۆ نمونە لە یەکەمین کۆبوونەوەش یان نەموتان بڕۆن یان نەموتان نەڕۆن؟ لە ڕاستیدا هۆکارەکەی نازانم بەڵام ئەوان گوتیان ئێمە لەو دانیشتنەدا بەشدار نابین و بڕیاری سەرکردایەتی خۆیان بۆ هاتبوو
ئەوە وای کە ئەوان نەتوانن لە یەکەم دانیشتندا سوێن بخۆن على ئەساس بە نەتائیجی انتخابات رازینین کۆمەڵێک لەو عزر و بەهانانیان هێنایەوە هەر کەسێکیش ئازادە خۆڕاستە ئێمە 4 فراکسیۆنین پێکەوە کار دەکەین بەڵام لە نەتیجەدا ئێمە یەک فراکسیۆن نین ئەوە ئیجتیهاداتی سیاسی بای ئەوە دەهێڵینەوە ئەگەرچی ئێمە نیگەران بووین بەڵام ئەوان وایان پێ باش بوو ئێمە ڕێز لە بڕیارەکانی ئەوان دەگرین بەڵێ بەڵام پێشتر لە سەرکردایەتی مەسەلەنە 4 لایەنەکە وا بڕیار نەبوو کە ئێوە بەشداری پرۆسەکە بکەن وا بڕیار بوو هەمومان بەیەکەوە بین و بەیەکەوە هەنگاو بنین و هەر کار و ئیشێک بیکەین بەیەکەوە بەڕاوێژ بیکەین بەڵام لە یەکەم هەنگاودا دیارە برا بەڕێزانە ئەو بابەتیان وروژاند ئەگەرچی ئێمە پێمان باش نەبوو و پێشمان وایە سوودێکی نابێت چونکن ئەگەر ئێمە بڕیار بێ بەشداری لە عملی سیاسی نەکەین لە عێراقدا ئەوە کارێکە دەبێت هەمومان پێکەوە بڕیار بدەین و ئەگەر بڕیاریش بێ بەشدار بین معنای نییە تۆ لە یەکەم سوێن خواردن وەڵام من بەشدار نابم بەڵام دوای سوێن دەخۆم نازانم بخۆیانی بەجێ دێڵین پێویستە و تەحلیلاتە خۆیان بیکەن بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بە هەڵنەبژاردننی سەرۆکی پەرلەمان و دووجێگرەکەی بۆچی لە کۆبوونەوەکەی ئەمڕۆدا نەگەشتنە ڕێکەوتن لایەنەکان و کوتلەکان لەبەرەوەی سونەکان بۆ خۆیان نەگەیشت بوونە ڕێکەوتنێک بۆ دیاریکردنی بربژێرێک بۆ سەرۆکی پەرلەمان 3 کاندیدیان هەبوو کە بریتی بوو لە خالد عوبەیدی و ئوسامە نوجەیفی و محەممەد ئەلبوسی لە نێو خۆیاندا خلافیان لە دروست بوو ئەگەرچی لە دوای سوێن خواردنەکە ڕاستەوخۆ کوتلەی گەورە ڕاگەیەندرا لەلایەن ئیسلاح و بیناوە کە ئێمە 180 ئەندام پەرلەمانین و واژومان کۆ کردوتەوە لەو کاتەدا ئیعلانی کوتلەی گەورەیان کرد بەڵام کە ویستیان بابەتی سەرۆکی پەرلەمان و دووجێگرەکەی بخەنە بەرباس و خواست هەموو لایەنە کوردیەکان بە تێک ڕاچوونە دەرێ جگە لە 4 ئەندام پەرلەمانی ناوەی لێ بەڵێ کۆبوونەوەکە بۆ سپەی دواخراوە کۆبوونەوەکە بۆ بەیانی دواخراوە بەیانی سەعات 11 دەست پێ دەکاتەوە لە ئێستا دەلایەنە سونیەکان خەریکن گفتوگۆ دەکەن بۆی بتوانن لەسەر یەکێک لە کاندیدەکان ڕێکەون چونکە چەند کاندیدێکیان هەیە ناکرێ هەم کاندیدەبوونی هەبێ و هەر کاندیدە و لە هێزێکەوە نێزیکە وە جار کوردیش لە ناو خۆماندا ئێمە لایەنە کوردەکان نەمانتوانیوە کە یەکێک لە جێگرەکان کورد دەبێ و لە ئێستادا کەسیان کاندید نەکردو بۆ ئەو پۆستە لایەنە سیاسی کوردیەکان لەگەڵ کەس لەسەر یەک شەخص ئیتفاقیان نەکردووە و ئەو جار شیعەکانیش یەکێک لە جێگرەکان شیعە دەبێ ئەوانش پێویستە لەسەر یەکێک لە کاندیدەکانیان ڕێکەون ئەو کاتەی بینەوە ناو پەرلەمان و سەرۆک و دووجێگرەکەی هەڵبژێرین و ئەو جار بابەتی سەرۆک کۆمار دێتە پێشێکە دیسان لە شانی کوردە کەسێک بربژێر بکە ناکرێ 3 کاندیدی کورد لێ کاتدا بێنە ناو هۆڵی پەرلەمان و تووشی ئیحراجی بین بەڵێ سوپاس دەکەم دواتر ڕێم و لای بەڕێزت مامۆستا کاک دکتۆر سەبارەت بە دانیشتنی یەکەم لە ڕووی یاساییە و کە بۆ نمونەوە پێی یاسە دەبێ سەرۆک و جێگیری یەکەم و جێگیری دووەم هەڵبژێردرێن کەمڕۆ هەڵ نەبژێترا ئاساییە لە ڕووی دەستوریەوە بە بۆچوونی من دانیشتنی ئیمڕۆ با بڵێن بە هینێکی دەستوری ڕۆژ بەڕێگاوە چونکە لە ماوەی 15 ڕۆژە سەرۆکی کۆمار داواکە جەلسەی یەکەم ینی دابەستێ بۆ ئەوەی کە ئەندام پەرلەمانەکان کۆبنەوە و دوای تهدیدکردن و ناوهێنانیان لەلایەنی کەسێک کە لە هەمویان کۆبنەوە لە وادەی دەستوریەوەی بەڵێ مادەی 54 ئەوە لەسەر داوای سەرۆکی کۆمار لە ماوەی 15 ڕۆژە ئەبێ ئەو پرسە کۆتایی پێبێت ئەوە بوو کە ئێمە بینیمان وەکو ئاماژەشتان پێکرد هەم لە ڕاپۆرتەکەی خۆشتانە 297 کەس پێم وابێ ئامادەی بووە 297 لە 329 بزانە چەندێک تەخەلوفی کردووە چەند کەسێک ینی ئامادە نەبووە فعلەن وەکو مامۆستا ئاماژەی پێکرد ینی هەتا نیسابیش تەواو ناکە کە کاتێکە تۆ هەڵبژاردن و هینەکەی تۆمانە هەڵبژاردن بۆ ئەو بەڵێن سەرۆک و دوو هەردوو جێگرەکەیەکەی و لەبەرەوەی کە ئەوان دەرگای تەرشیح کە کرایەوە ینی مناوەشاتێ دروست بوو ئەوان وتیان بە بڵێن دووبەرە بوو دووبەرەکەی یەکیان بە
سەرۆکایەتی عبادی کە نەسر و سایرون و حکمە و وەتەنیە ئەوی کیان بە سەرۆکایەتی مالیکی و عامری و ئەمانە کە دروست بوون هەر یەکەیان داوایەکی گەورەیان کرد داوا گەورەکەش ئەوە بوو ئەوتی من كتلة مەبەستمان ئەو ینی بڵێن ئەندام پەرلەمانەیە کوتلەی ئەلئەکثەر و عەدەدەن بووم ئەویان ئەڵێ ئێمە الكتلة الأكبرين جا خوي ئەمەش ئەگەڕێتەوە بۆ مادێکی دەستوری کۆن دەستوری عێراقی هەر دیسانەوە پێم وابێ مادەی دەستوری عێراقی تا ئێستا بە شێوازێک یەکلا نەبووەوە ئەو کاتش کە یەکلا بووە لە 2010 بوو لە 2010 کە یەکلا بووە ئەویش بە شێوازێکی سیاسی وابزان پەیڕەوکرایەنە دەستورەکە زۆر وازیحە هیچ کوتلەی یەکەم لە عەدهینی یەکەمە کە باڵێن قائیمەکە کە هێنای ئەوەیە بەڵام لە دواییە تەفسیرێکی ئیتیحادی دایمەن من ناوە ژەهرێکی ئیتیحادی بۆ ئەو مەسەلەیە باشەوەی بینی سەر کوتلەی گەورەکە چییە بەڵام سەبارەت بە هەڵەمژاردننی سەرۆک و دووجێگرەکەی ئیشکالی یاسایی دروست دەکات بۆ نمونە خۆی پێم وابێت خەرق دروستەکات چووکە تۆ خۆت ئەوان ئەترسن ئەوەی کەڵێن فراغی دەستوریمان نەبێت کە فراغی دەستوری کە کاتێک کە تۆ جەلسەیەکەکەیتەوە بە مەفتوحی فعلا جەلسەی مەفتوحی لە 2010 ئەوەی من بزانم محکەمەی ئیتیحادی طبعا إلغاء أو هنا كتوتو كجلسة مفتوح جلسة اعتيادية نابي أم جلسة اعتيادية كم جلسة نابي الصرف بلام ل 2014 بماوي 15 روش هر جلسة كبكراوي هل دراوته السر رايوك 2010 أول رأي تفسيرها هو موضوع انتخاباتك بو كاشتكان مدي تيكرا وابزان مدەی دیاریکردن لە ریاسی مەجلیسی پەرلەمان و دیاری بەس دانیشتنی کراوە هەیە لە دەستوردا یاخود ئاماژەی پێ شتێک ئەوەی من بزانم لە دەستورە شتێک نییە کە بڵێن خۆی ئەوەی کە دەستورە ئەوەی ئەڵێ لە جەلسەی یەکەمە سەرۆک و هەردوو نائیب طبعا لە مادەی 54 ئەوە ئاماژە پێکاکە سەرۆکێکی بەتەمەنترین سەرۆکێکی پرۆتۆکۆلیە سەرۆکێکی ئیجرائیە کە هەڵەسێ بەمەی کە ئەو دوو کەسێکە سا هەڵە بژێرێت بە جۆرەی تەرتیب سەرۆک دوایی هەردوو نائیبەکەی نایبی یەکەم و نایبی دووەم کاتێک کە ئەمان ئەو کێشمەیان دروست کرد ئەم بەزمە دروست دەبێت طبعا ئەمە یەکەم جاری پەرلەمانی عێراقیش نییە هەر سێ ئینەکە مەخازێکی زۆری ئەوێ مدەیەکی زۆرەوێ تا ئەم حەملە تا ئەم سکە بەم شێوازە چکە لەبەرەوەی زەختی زۆری دەرەوەیان لەسەرە ئەم زەختش ناتوانن بە ئارەزوی خۆیان با بڵێن بە شێوازێکی نیشمان پەروی هەت ینی ئەو کارە ئەنجابن مەسەڵ تۆ سێرەکەی لە مادەی 50 کە ئەمە تەبێن جەناب ویستی من ئاماژەش بەوە بکەم کە شێوازی هینەکەەوە بزان بەس قورعانەکە لە جێگەی خۆیان بوو ئەی نایشتێ لە جێگەی خۆیان نەبوو چووکە لە بەرەوەی مادەی 50 دەستورکە قسەیان تایە کرد هەر هەموو مادەکە لە دواییە نە لە پێشتر تەطبیقکراوە نە لە دواییشا تەطبیقەکە یەکێ لەوانە سەروەری خاکی عێراقە یەکێ لەوانە بەرژەوەندی گەلە سوێندەکەی بڵێ لە مادەی 50 یەکێ لەوانە سەروەری وەکو عەرزم کردی خاکی عێراق بەرژەوەندی گەل هینی ئیستیقلالیەتی قەزا چی لەمانە ئێستا هاتوۆتە دی و پێشتر لە پێش ئەم بەڕێزانەوە ئەوان چیان کردو تا ئەم وەجهە تازانەی کە بە شێوازێکی تەزویر و فێڵ و تەڵەکە چوونەتە پێشەوە چ گۆڕانکاریەکەن کە لە ژێر باڵی ئەو کۆمەڵە حیزبە ئەحزابە فاسید و گەندەڵانە دروست ئەبێت ینی پەرلەمانتاری ساختەشمانەیە پێ دوای لەم خولە ئێستا هەر بە ساختە ئەسڵبوون ئاماژەم کرد وتم ئەوانەڵێ ئێمە کوتلەی گەورەترین کوتلەین ئەوانەڵێ ئێمەین بەو حسابە بێ ئەگەر تۆ ئێمە 329 کەس بەرە بەڵێ 150 ئەوانەڵێ 180 هەیە تۆ بڵێ 180 لە دوو ئەعلامە باسییان کردووە 180 تۆ بڵێ ئەویانەڵە 153 هەیە هەردوو لایەن ئیمزاکانیان لە ناو یەکتریا دووبارە و مکەڕەر بووەتەوە ینی هەر لە ڕئیسی قایمەی تەحالیف اینجا بێ لەوەی لە ئەفرادەکار سپاسەکەم دوای دێنە سەر مەسەلەی کوتلەی زۆرینە لە ڕوو دەستوری و پێناسەکەی چیە مامۆستا گەبگەرم و لای بەڕێز سەبارەت بە دانیشتنی سپەی چاوەڕێ دەکەیت کە بۆ نمونە لە دانیشتنی سپەی سەرۆک و دووجێگرەکەی یەکلا بکرێنەوە دانیشتنی سپەی بە هەمان شێوە لەبەرەوەی تا ئێستا نابینین هیچ ڕێککەوتنێکە بێگەر ئەم شەو تاوەکو بەیانی سونەکان بتوانن کەسێک بربژێرکەن بۆ سەرۆکی پەرلەمان و شیعەکان بتوانن کاندیدێک دیاریکەن و بە هەمان شێوە کوردیش بتوانێت بۆ جێگری دووەمی سەرۆکی پەرلەماندا بنێ بەتەکید دەتوانین بەیانی ئەو بابەتەیەک لای بکەینەوە بەڵام بێستادا ئێمە وەکو لایەنێکی کوردی و هاوپەیمانی چوارلایەنەکە کەس پرسی پێ نەکردوین و کەس قسەی لەگەڵ نەکردوین
وبتأكيدیش حتا سونەکانیش پێویستیان بەوەیە کە قسە لەگەڵ ئێمەدا بکەن پێشتر قسەمان دەربارەوە کردو بەڵام ناتوانێت لە بینی خۆیان کاندیدێک دیاری بکەن بە هەمان شێوە بۆ سەرۆکی پەرلەمان و بۆ دوو جێگرەکەی هەموو پێویستیمان بە یەکتر هەیە ئەو هەماهەنگیە نابینیم لە ئێستادا بۆیە وا گومان دەبم بەیانیش نەتواندرێت کە سەرۆکی پەرلەمان و دوو جێگرەکەی وا بە ئاسانی هەڵبژێردرێت. بەڵێ بەڵام سونەکان بەرەزوت سێ کاندیدیان هەیە یەکلاکردنەوەیان قورسە پێشتر باز لەوە کە تەنها ئوسامە نوجەیفی و محەممەد حەلبوسی کاندیدی سونەکانن بەڵام ئێستا خالید عوبێدیش وەزیری پێشووی بەرگری عێراق ئەویش خۆی کاندید کردووە بۆ سەرۆکی پەرلەمان. لە ڕاستیدا ئەوان لە بینی خۆیاندا هەڵبژارنێکیان کردووە و لە بینی خۆیاندا اتفاق نین کە سونەکان لەنا زۆربەی ئەندام پەرلەمانە سونەکان ئێستا ئەندامن لە کوتلە شیعیەکاندا هەمویان نەیانتوانیەوە لەسەر کەسێک ڕێککەون بۆیە شیعەکان دەیانێت کەسێک بێکە ئەوان بە دڵیانەوە کورد مەبەستێتی کەسێک لە بەرژەوەندی کورد بێەوە بە هەمان شێوە سونەکانیش لە بینی خۆیاندا نەیانتوانیەوە لەسەر کەسێک ڕێکەون ئەگەر بێت و سونەکان سێ کەس کاندید بکەن ئەو کاتەی پەرلەمانی عێراق چونکە پەرلەمانێکە 328 کەس تێیدا بەشدار دەبێ هەر بە بچووکترین ناڕزایی شێوی دەکەوێت پێوتەسەکە هەڵبەجێ بۆ کاتێکی دیکە. بەڵێ بەس کامیان چانسیان زۆرترە لە ناو سونەکان بۆ سەرۆکی پەرلەمان خالید عوبێدی ئوسامە نوجەیفی یاخود محەممەد حەلبوسی کە پارێزگاری ئەنبار بۆ کامیان چانسی زیاترە بەوەی کە ببێ بە سەرۆکی پەرلەمانی عێراق. بە قەناعەتی من تا ئێستا کەسیان بە ڕوونی دیار نییە کامیان دەبێتە سەرۆکی پەرلەمان بەڵام پێشتر ئوسامە نوجەیفی کە سەرۆکی پەرلەمان بووە و لە پەرلەماندا کەسێکی سەرکەوتوو بووە و توانی ویشێتی بکێتە ناو بەرەی حەیدەر عەبادی کە بەرەی ئیسلاح و بیناءە ئەوان لە ئێستادا ئیدعای زۆرینە دەکەن ئەو بەربژێری ئەوانە بە حیساب لە ناو کوتلەکەی ئەواندایە بۆیە ئەگەری هەیە ئەگەرێکی بەهێز ئەو بێت بەڵام خالید عوبێدیش بە هەمان شێوە هەم لە بەشێک سونەکان و بەشێکی زۆری شیعەکان تەییدی دەکەن ئەوە محەممەد حەلبوسیش توانیوێتی کە کۆمەڵێک دەنگ بۆ خۆی کۆکاتەوە کەس ناتوانێت دەنگی تاوە بەدەست بێنێ ئەوە ململانەیەەکە هەروە ئاسان نابێت بۆیە لە نەتیجەدا دەبێت بەشێک لەوانە پاشەکشە بکەن. بەڵێ بەس بەرز وتە پێشتر کە محوەری نیشتیمانی پێکاتب و محوەری نیشتیمانی سونەکان ئوسامە نوجەیفی و شەش لایانی تر هەتا سەلیم جبوری و محەممەد حەلبوسی هەمویان بەیەکەوە بوون بۆچی دوجار ئینشقاقیان تێکەوت و ئێستا مەسەلەن سونەکان سێ کاندیدیان هەیە؟ لە ناو سونەکاندا زۆر سەنگەرگۆڕینەوە هەیە یعنی وەکو مامۆستا ئیشارەی پێدا کەسێ واژووی کردووە لە بەشی هادی عامری لە دەوڵەتی قانون و لە هەمان کاتە تەوقیعەکەی لە لایەکەی دیکەشا دەبیندرێ بۆیە دائیمە نایانەوێت کەس لە خۆیان بڕەنجێنن و تەوقیع بۆ هەردوو لا دەکەن و دەنگدانەکەش نهێنی دەبێت لە دەنگدانی نهێنیشدا ئینسان ئازادە بۆی دەنگ بەچێ دەدا بۆیە زۆر لەو کەسانی کە بەربژێر دەکرێن لەوانەیە کەسێ دەربچێکە لە تەوقعی کەسماندا نەبێ و توانیبی ئیشی ژێر بەژێر بکا بۆ خۆی وەکار بکە لە ئێستادا هەمویان بەیەکەوە بە گەرمی ئیش دەکەن و شەو ڕۆژیان پێکەوە گرێداوە کە بتوانن ئەو پۆستانە بەدەست بێنن. بەڵێ ئەی سەبارەت بە جێگیری یەکەم کە پێشتر لای شیعەکان بوو لای ئەنجومەنی باڵای ئیسلامی بوو هیچ کەسێک دیارە خۆی کاندید بکات جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمانی عێراق؟ شیعەکان لەبەرەوەی زۆری نەن لە ناو پەرلەماندا کەمتر ئەو بابەتە کێشە دروست دەکات ئەوان بخۆیان ئەگەر کەسێک دیاری بکەن هەمویان پابەند دەبن جۆرێک لە مەرجەعیەت و چۆن دەڵێ مەرکەزیەتیان هەیە کە ئەو کەسە کاندید دەبێ و دەردەچێ بەڵام سونەکان چونکە لە ئێستادا پەرتەوازن ماڵی سونەوە کەسە بەلایەکدا ڕۆیشتووە و کوردەکانیش بە هەمان شێوە تا ئێستا بەربژێری خۆیان دیاری نەکردووە و بەیانیش پێم وایە بۆ بەیانی وا بۆ ئاسانیە ئاسانیە کەسێک بۆ سورعەتە ئاسانیە کەسێک دیاری بکرێەوە لە سەری ڕێبکەون. بەڵێ سوپاس دەکەین کاک دکتۆر سەبارەت بە کوتلەی زۆرینە تەفسیری کوتلەی زۆرینە چییە چونکە ئەمڕۆ مەسەلەن لەلایەک عەبادی و نەسر بڵین موقتەدا سەدر بانگەشەوانێک کەوان لیستی زۆرینە لایەک ئامری و مالیکی باسەمە کە لیستی زۆرینە
چۆن ئەمە یەکلا دەکرێتەوە یاخود کوتلەی زۆرینێت چییە یاخوارکی کێ بۆ منە کێ ساردووکیان دەڵێن ئێمە زۆرینەی کێک لای دەکاتەوە پرسە خۆی لە ڕاستیە بوو ئەمان نەگەشتنایەتە ئەو حەددا ئەو شێوازە چونکە ئەگەر بۆ زۆرینە و کەمی نەبێ بەڕاست بێ یا بە ناڕاست محکەمەی ئیتیحادی تەفسیری کردووە بەڵام ئەمان لێراکی ئیشکالێتەکە لە ڕوویەکی هونەری و فەنیەوە کە ئاماژەشمان پێدا ئیمزاکان کە دووبارە بۆ تۆ ئەوڵێ من ئەوەندەم ئەوڵێ من ئەوەندەم بەڵام دوای دیسان و جارێککە چێتەوە بۆ سەر ئەو پرسە و تەفسیرەکە کە محکەمەی ئیتیحادی بزانێک ئایا زۆرینە بە عەدەدی کیانەکانە قەبارەکانە ینی نەک با بڵێن کورسیەکان چونکە کورسیەکە فەرقی هەیە لەگەڵ عەدەدی قەبارە کاتێکە عەبادی ئەڵێت مەسەلەن ئێمە با بڵێن عەبادی بەرێ عەبادی بە ئاوای دابنین کە ئەڵامان لە 180 کورسی زیاتر لەگەڵ 20 کیانە ئایا ئەوانی کە زیاتر ئەڵێن لە حاڵەتێکە کە بەڵام بەم شێوازە دەریئەخا عەبادیوان بانگشەی 180 دەکەن لە بەرامبەر تر بانگشی 150 دەکەن زیاتر ینی تقریبا 323 کورسیەکە بێ کورد و هینی 329 کورسی بەڵێ ئەگەر 43 خۆیتە سەر کاتێ 377 هین کەواتە ئەمە بۆ خۆی لێرات ئەمە ئەوەی کێشەکەیە کە ئێمە وتمان هەر شتێک بە ئەڵێ بە نازانم ئاوی چی کڕابێ دوایە ئەبێتەوە بە ئاو بەست چێگرام یەکلا دەکاتەوە بۆ منە ئەمڕۆ هادی عامری قسەی لەسەرەوە کرد کە ئێمە بە واژۆ بۆ منە باسی و کرد کە 150 پەرلەمانتار واژۆیان کردو بۆ لیستەکەی ئێمە بۆی کوتلەی زۆری نەبین بەڵام بەو باسی عەبادی کرد کە بۆ منە عەبادی بە ناوی 42 کورسی واژۆی کردووە لە کاتێکە فاڵح فەیازی لێ جیابەتەوە کە خەوانی 21 کورسیە ینی چی ئەمە یەکلا دەکەوێت دادگای فیدراڵی پەرلەمان بێگومان دادگای چکە لەبەرەوەی سەرۆکی باڵێن سەرۆکی بەتەمەنەکە ئەم پرسەی کە کەوتە ناو ئەم ئاڵۆزیەوە نەیتوانی ئیتر بۆ ئەوەی سەرۆکی یەکەمی پەرلەمان یا سەرۆک پەرلەمان دابین بکە و دوای هەردوو جێگرەکە ناچار لەبەر ئەوە دیسانەوە کەوتەوە وەکو مڕەبعی یەکەم لەبەر ئەوە نەیتوانی ئەم جیاکاری و ئەم تەمیزە بکە نادیەوە بۆ محکەمەی ئیتیحادی واتە دادگای باڵای فیدراڵی عێراق ئەویش لە ماوەی 72 سەعاتە ئەبێ جواب باتەوە دادگای فیدراڵی ئەوەی یەکلا دەکاتەوە کامیان بۆ زۆرینێ بەڵێ ئەبێ هەر ئەبێ ئەویش بکات دوای کامیان زیاتر بەڵگەی زیاتر لەبەر دەستدای ئەوەی کە بۆ منە بەرەکەی عەبادی یاخود هادی عامری و مالیکی کامیان بەرەوە سێدەڕۆن کە بتوان کوتلەی زۆرینە وەڵاهی ئەوەیان زیاتر ڕەنگە مامۆستا ئەگەر دەی بپرسی زیاتر چکە ئەو لە ناو مەحەکەکایە بەڵام بەڕای من هەر لە ئەخیر و ئەوڵ و ئەخیرە تقریبا عەبادی ینی تەرجیحی کەفەی ئینەکەی زیاتر سوپاس دەکەم ناوبڕێکمانەوە دەگەڕێمەوە لای بەڕێست بەڵە بینێرانی بەڕێست ناوبڕێک و دەگەڕێنەوە لای تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە دنیا دیکۆر فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 01950 194 36 37 فانسینێت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان کاکتۆر سەبارەت بە
دانیشتنی کراوە ینی پێ وایە ئەم دانیشتە کراوەیە کە ماوەسەش باسی لەو کرد کە لە دانیشت پێناچێ لایەنەکان لە سپەش بگەنە ڕێکەوتن لەسەر سەرۆکی پەرلەمان و دوو جێگرەکەی پێ دوات تا چەندی ترم دانیشتە بە کراوەی دێڵدرێتەوە ئەزمموی وا هەیە لە بواری بۆ لە 2010 و 2014 هەر ئەوەی کە ئاماژەمان پێکرد وازام لە 2010 لە سەردەمێکە کە فواد مەعسووم خۆی سەرۆکی بەتەمەنترین کەس بوو کە کەوتە ئەو کێشەیەوە لە کۆمەڵگای مەدەنی مجتەمەعی مەدەنی هاتن شەکوایەکیان تەقدیمی محکەمەی اتحادی کرد لەو کاتە ئەوەی من بزانم ئەو هینەیان ئیلغا کردەوە مۆزوعی جەلسەی مەفتوح چونکە وتیان هەموو جەلسەیەکی عادی وەکو ئێستا نزیکەی 3 مانگ بوو لە 2010 واللهی من نازانم لە ڕەنگە زیاتر بێ کەمتر بێ ئەو تاریخەکەم بیر نایە بەڵام خۆی بۆچی تۆ لێرە مهم ئەوەیە ئەمان کە کاتێک کە خەرقی دەستورە بێ ئیتر ئەمانە پەیوەند ینی پابەت نابن بە سەقفی زەمەنیوە ئەو کاتاکەوێتە تەحالوفات و تەوافقاتی سیاسی باشە بەس پێشبین دەکەی ئەمە بۆ ماوەی چەند درێژ بێتەوە ینی پێ بەیانی ناگەنە ڕێکەوتن زیاتر درێژ دەبێتەوە ئەم دانیشتە واللهی من ئەگەر بێتە سەرەوەی کە ئێستا ئەوەی کە لە 5 محافەزە کوڵانێکی تر هەیە غەلەیانێکی تر هەیە شۆڕشیشی هین دروست دەستی پێکردووە ڕەنگە هەر هیچ نەبێ لەوێەوە لە ڕووی هینەکەەوە تۆزێ دوای بخەن تۆزێک دواتر بێت نەگەنێک بەڵێ لەو خۆپشاندانە بابەتێکەکە لای بەڕێزت مامۆستاگە بگەرم و لای بەڕێز سەبارەت بە کوتلەی زۆرینە ئەمڕۆ بەتەمەنترین سەرۆکی پەرلەمان کوتلەی زۆر نیە ڕاگەیان ئەو مافە درابەکێ یاخود بۆچی کێشەی لەسەر یاخود ئێستا بۆ من هەردوو بەرەکەی دیعایەوە دەکەن کە خۆیان کوتلەی زۆرینان ئەمە چۆن یەکلا دەکرێتەوە لە ڕاستیدا ئەوە بەیانی دەردەکەوێت دانیشتنی دووەمی پەرلەمان لە ئێستادا ئەوان ناو تەوقیعەکانیان پێشکەش کرد و سەرۆکی پەرلەمانیش قبوڵی کرد بۆ ئیسلاح و بینا لە ئێستادا بە زۆرینە ناتراون لە ناو پەرلەمان بەڵام هەردووە بە دوای ئەوانیش جیهەتی دووەم هەستا کە کتیان کوتلەی زۆرینە ئێمەی بەس بووی تەوقیعەکان لە هەردوو گلاداوە کۆمەڵێک کێشەی یاسایی دروست دەکات بۆیە بەیانی دیسان پێم وایە جارێکی دیکە کە جەلسە دەست پێ دەکاتەوە ناچار سەرۆکی پەرلەمان دەبێت داوا بکات کە کوتلەی زۆرینە چێ هەیە و بیسەلمێنێ کە کوتلەی زۆرینەیە و لە پاشان داوا لە سونەکان بکات کە مڕەشەقی خۆیان پێشکەشکەن و داوا لە شیعەتەکان مڕەشەقی دووەم و هەروەی کوردیش بەو شێوە دەتوانرێت کە پۆستەکە یەکلایی بکرێتەوە کە پۆستی سەرۆکی پەرلەمان و دوو جێگرەکە یەکلابەوە ڕاستەوخۆ جار دەست دەکرێت بە گفتوگۆکردن لەسەر پۆستی سەرۆکی کۆمە بەڵێ بەس ینی دادگامە یەکلا دەکاتەوە بۆ نمونە ئەنی پەرلەمانتار هەبووە ئەنی خۆت بەدوات چون ئەوەی کە بەرەزت لە ناو ڕووداوەکاندای پەرلەمانتار هەبووە لە هەردوو بەرەکە بەس بۆ نمونە واژۆی کردبێ لە بەرەکەی عەبادی و موختەرا سەدر و مالیکی و عامریش بڵێ لەگەڵ هەردووکتانن بەو شێوەیە نەبووە بەو شێوەیە کە فترەیەک لەگەڵ ئەو بۆ تەوقیعی کردو دوایە بە ڕسمی گواستوێتەوە بەڵام ئەوان تەوقیعەکەی هەر بەکاردێنن کە ئەوە لەگەڵ ئێمەدا بووە و تەوقیعەکەی لەوێ سەحب نەکراوەتەوە چونکە جاری وهەیە بەیەکەوە 18 ئەندام پەرلەمان سەنگەریان گواستۆتەوە لەو بەر بوو ئەو بەر چونکە ئەوان چاوەڕێ دەکەن ئایا چێهیان دەتوانێت کوتلەی گەورە بەدەست بێنێەوە سەرکردەکانیشان نایشارێتەوە کە ئەوان دەتوانن هەریەکە بە شێوەیە قسە دەکا ئەندام پەرلەمانەکانیش دەیانەوێت لەگەڵ ئەو کوتلێ بن کە کوتلەی گەورەیە بۆی دەستکەوتیان هەبێت بەڵام ئێستاوەندی کە بەڕێزت لەوەی پێدوای ئاراستەکە بەلای کامیاندا دەشکێتەوە بەلای مالیکی و عامری یاخود عەبادی موختەرا سەدر پێدوای کامیان لە کۆتاییدا سەرکەوتوو دەبن لەوەی کە گەورەترین کوتلە بەرز بێنن من پێم وایە هیچ لایەکیان سەرکەوتوو نابێت لەبەرەوەی لە عێراق داشتۆتە سەر ئەو سکایە دیموکراتی و مؤسساتی کە یەکتریان قبول بێ لە ئێستادا چەک لە خارجی دەوڵەتی عێراقاوە هێزی چەکداری هەیە و حەشت هەیە و چەندین نازناوی جیاجیا هەیە کە هەمویان چەکیان بەدەستە سەرکردەکان بۆیە ئەگەر هەر یەکێک بەتەنیا بتوانێت حکومەت تەشکیلکە لایەنەکەی دیکە لەوانەیە بتوانێت لە خێراترین فرسەتا لی تێک بدا بۆ ئێستای عێراقیش تاوەکو عێراق نفوجی دیموکراسی پێدەگا لە عێراقدا پێم وایە حکومەتی زۆرینە دەتوانێت درێژە بە تەمەنی حکومەت بدا بەڵام گەندەڵی زۆرتر دەبێت بوونی معارەزەیەکی تەندروست لە عێراقدا حکومەت دەخاتەوە سەرکەوت خۆی بەڵام چونکە چەکیان بەدەستە
ئەگەری تێکنادان لە هەر کاتێکە ئەگەرێکی کراوەیە بۆ وەڵامدانەوەی دەقی پرسیارەکەی پەڕێزیژت پێم وایە لە ئێستادا ئیسلاح و بیناکە عەبادی سەرۆکاتی دەکا شانسی زیاتریان هەیە. بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بە ناوەکانیان بۆ نمونەوەی عەبادی و سەدر ناوی چاکسازی و بنیادنانە ئەوەی مالیکی و عامری ناوی بنیادنانە بۆچی ئەوە ناوەکانیان ئەوا لێ کەونیزی کار پەیوەندی بەو پەلە بوو کە گەورەترین کوتلەی پەرلەمانی ڕاگەنرا؟ ناو بۆ خۆی على الأساس جۆرێکە لە شیعار بەرزی دەکەنەوە عێراق کاتێک کە ڕووخاوە و چەند پارێزگایەکی داری بەسەر بەردەوە نەماوە بیناکردنەوەیە و دانەی سەرنجی سونەکانی پێڕاکێشن تاوەکو بڵێن ئێمە لە دوای ئەوەی کە حکوومەت فیل بوو ناوچەوێرانەکانی دەستی داعش جارێکی دیکە ئاوەدان دەکەینەوە و هەمووش بۆ خۆشتان دەزانین لە زۆربەی دنیا بابی ئیسلاح و چاکسازی ئەوەی دێ دائیمەن دەڵێ ئەمن باش دەکەم هەمووی خۆیتی زەمی ئەوکەی خۆی ناکا بۆیە لە ئێستادا هەرێکێک لەوانە ناوەکەیان بە جۆرێک تێک دەکاتەوە. بەڵێ بەس سەبارەت بە جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق کە پێشتر لە کورد بووەوە بزوتنەوەی گۆڕان پۆستەکەی وەرگرتووە ئەمجارە لەناو چوارلایەنەکە هیچ باسێک لەسەرەوە کراوە کە ئەمجارش بۆ نمونە بۆ دەرەوەی یەکێتی و پارتی بێ یاخود ئەوەندەی کە بزانی یەکێتی و پارتی خۆیان کاندیدیان هەیە بۆ ئەم پۆستە یەکلایەن کردوتۆ لە نێوان خۆیاندا؟ من ئەوڕۆ لە جەماعەتی هەردووشیانم پرسیەوە هەم لە یەکێتی و هەم لە فراکسیۆنی پارتی کە گوتیان ئێمە هیچ کەسێکمان لە ئێستادا بربژێر نییە بۆ وەرگرتنی پۆستی دووەمی سەرۆکی پەرلەمان بەڵام لە گفتوگۆدان پێم وایە ڕێژەی زۆرینی کورسیەکان کە لە دەستی ئەوانە ئەوان لە ئێستادا بربژێریان دەبێت ئایا لەو ئەو شۆدا کە وەفدیان لێرێ و ئێستا لە کۆبوونەوەدان بۆ بەیانی دەتوانن کەس کاندید بکەن کاندید دەکەن ئەو بۆ ئەوان دەگەڕێتەوە زانیاری تەواو لای ئەوانە. بەڵێ ئەی وەکو چوارلایەنەکە هیچ قسەیەک لەسەرەوە کراوە یاخود هیچ داواکارێک بۆ هەبووە لە نانە عێراقیەکان کە وەکو چوارلایەنەکە کاندیدتان هەبێت؟ بەداخەوە ئەو چوارلایەنە تۆزێ درەنگ توانیمان ئەو هاوپەیمانێ دروستکەینەوە نەمان توانیوە تاوەکو نەتواندراوە پێشتر بەرنامە ڕێژی بکەن بەهۆی ئەوەی کە ئەو چوارلایەنە هەمویان ئەوەندە بە دوو دەنگی دزرا و مافی خوراویان کەوتبوون نەیانتوانی کە بێ پێکەوە هاو هەڵوێز بن. خۆشتان دەزانم کە ئێستا لە یەکەم دانیشتندا بزوتنەوەی گۆڕان نەهاتە ناو هۆڵی پەرلەمان و ئێستا ئەوان هیچ ئەندام پەرلەمانێکیان نییە کە بشتینە بابی گفتوگۆکردنەوە ئەوان تاوەکو سوێندی یاسایی نەخۆن بە ئەندام پەرلەمان حیساب نابن کە نەشبووی بە ئەندام پەرلەمان چۆن گفتوگۆ دەکەی ئەو ئیشی بە تۆ لە ناو پەرلەمان تاوەکو دەنگی پێبدەی وەزیری بۆ کاندیدکەی بۆیە ئێستا ڕێژەی کورسەکانی ئێمە بۆ کەم بۆتەوە و تەنها ئەو 6 کورسیە ماوەکە ئێمە و هاوپەیمانی و یەکگرتوو ئەوان شتا ئێستا پرسیان بە ئێمە نەکردووە پارتی و فراکسیۆنی پارتی وەچێتی لەگەڵماندانە نیشتون تاوەکو کەسێک کاندیدکەن یاخود لە ئێمە پرسن چکەن ئەوان چەند پۆستێکی دیکە بۆ خۆیان لەنێ خۆیان داگلا دەکەنەوە بە تایبەتی پۆستی سەرۆک کۆمار یەکگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران چەند وەزیرێکی یاسیار وەردەگرن وە پێی خاڵبەندیش بێ ئێمە پشک و بەشمان دەبێت بەڵام تاکو ئێستا هیچ گفتوگۆیەکیان لەگەڵ ئێمەدا نەکردووە. لە ناوخۆشتا هیچ گفتوگۆیەکتان نەکردووە بۆی داوای پۆستی جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان بکەن؟ خۆیشمە ئەگەر بێت و بمانەوێت دەستکەوتمان هەبێت دەبێت گفتوگۆی زیاترمان هەبێت دەبێت زیاتر بێکەوە هەماهەنگ بین بەڵام خۆشتان دەزانن کە یەکەم هەنگاوی برایانی گۆڕان کە تاکلایەنە نەهاتن ناو هۆڵی پەرلەمانەوە سوێندی یاساییان نەخوارد لە ئێستادا هیچ دانیشتنی دیکەمان نەکردەوە پێویستە دانیشتن بکەین و ئێمەش باس لە ماف و ئیمتیازەکانی خۆمان بکەین. بەڵێ سوپاس دەکەم دواتەگەڕێم و لای بەرز دەگەت دەرفەتەوە کاک دکتۆر دوای هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان و دووجێکری لە ڕوو دەستوریەوە دەبێت سەرۆک کۆمان هەڵبژێدرێت مودە زەمانەکەی چۆنە هەڵبژاردن؟ ئەبێ یەکەم جار سەرۆکی پەرلەمان بێ سەرۆکی پەرلەمان پێما بێ بە مادەی 49 دەستوری مەرجی هەیە دوو مەرجی بە دەستوردانەوە زائیدەن نادێتەوە بۆ هیناک قانونی هەڵبژاردن یاسای هەڵبژاردن مادەی دوو مەرجەیەکیان عراقی بێ لە دایک و باوکی عراقی بێ ئەوی کەشیان لێهاتوویکی تەواوی هەبێ شیاو بێ بۆ ئەوی کە ئەم کەسە ئەبێت مەرجەکان نەخێر مەرجەکان قورزین عراقی بێ و لێهاتووی ئەدایەکی کامیلیە بێ وەکو ئێمە من و تۆ ئێستا کە ئاتوانین بەڵام ئەدا کامیلەکە گەر تەفسیری سیاسی بۆ بکەی بەتەکیت ئەبێت ئەو کەسە ینی کۆمەڵێک ینی پێوەەر هەبێت کە مەسەڵەن بتوانێت
ئەداکی بابڵێن لە ڕووی سیاسیشەوە بەڵام لە ڕووی قانونی و هیچ کێشەیەکی لەسەر نییە کە تەنها دوو مەرجە و ئەو دوو مەرجە ئیزافەتەن بۆ ئەوەی کە ئەدنێرێتەوە بۆ چەند مەرجێکی تر لە قانونی هەڵبژاردننا یاسا بە تەنزیم کراوە وشکە باسی کراوە یعنی یەکێ لەوانێ سمعی باش بێ شۆرەتی با بڵێن جینایە و تاوانی نەکردی ئەلەو بابەتانە دوایەوە پرسی سەر و کۆمار دێتەکایەوە گەر هەڵبژاردننی پەرلەمانی پەرلەمانی گلا بۆ دوای پرسی سەر و کۆماریەتە کایەوە و ئەویش ئەوەیە تەمەنی لە 40 ساڵ تەوان ئەوان لە 35 ساڵ لە 30 ساڵ کەمتر نەبێ سەرۆکی پەرلەمان بەگشتی سەرۆکی پەرلەمان هەر کەسێ بێت لە 30 ساڵ کەمتر نەبێ ئەنی بڵێن 30 ساڵ بەڵام بۆ سەرۆکی کۆمار پێم وابێ لە 40 ساڵی تەواو کردبێ و سەرۆکی وەزیران لەبێ 35 ساڵی تەواو کردبێ ئاوادانراوە لە دەستورەکە خەتاکە لە ئێمە بەس ڕێکارەکانی چۆن منە مانگێکە دوای هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان لە سەرۆکی وەزیران سەرۆکی کۆمار لە ماوەی 15 ڕۆژە ئەو تەشکیلی هینەکەکە با بڵێن تەکلیفی سەرۆک وەزیرانەکە ئەوش لە ماوەی مانیەکە بێ حەقیبەی ویساری خۆی تەقدیم بکاتەوە سەرۆکی وەزیران بەڵام ئەو مودەیاسیانەی کە دانراون پێ دوایە لە کاتی خۆی دەتوانرێت تاوان دوای دەستور هەر شتی تری داناوە مەسەرەن لە دوای ئەوە شتی تریشی باس کردووە تەبیعی هەروە نابێت جاری وایە یەکەم جار لەوانە با بڵێن نایەتە دی جاری یەکەم جاری دووهەمیش دیسانەوە تەجدید بۆ تەجدید دەکرێتەوە بەڵام لە دوایە کەسێکی کە هەڵە بژێرێ دەگەر هین بێت لەوە بڵێن نەتوانرا کەسێکی کە دائانێت بەناو تەسمیاکە بەڵێ ئەی سەبارەت بەلایەنە کوردیەکان مەسەلەی سەرۆک کۆمار کە تا ئێستا یەکلان نەبووە پێ دوای یەکلایکردنەوەی قورسەکە ناکۆکی لەسەر لە نێوان لایەنەکان بەڕای منەوە خەمی خەمانە بەڕای من سەرۆک کۆمار ئێمە سەرۆک کۆمار کەوتە سەرۆک کۆمار ئازیزم یعنی سەرۆکی کۆمار یعنی سەرۆکی کۆمار بە هەموو معنایەک یعنی سەرۆک کۆمار گەورەترین پلە و پۆستە لە چیە لە هەر دەوڵەتێکی عالەما بیگری وانە بەڵام دەسەڵاتەکانی بەڵام لە لای کورد سەرۆک کۆمار تا ئیستا چه ئەدایەکی کردووە نەک بۆ عێراق بۆ هیچ لایەنێک یعنی نەک بۆ کرد بۆ عێراقیشی ژ نەکردووە من بەڕای من بە بۆچوونی من بۆ جارە بۆ کوردستان سەرۆک کۆمار یعنی هەر نەبێ باشترە چکە ئێستا خۆی حالیان ئەم پرسەکە ئێستا ئەم بەزمەیەت بۆ لێفەکەی مەلایە بۆ مەوزوعی لێفەکەی مەلایە کە لێفەکەی مەلا کە لە کاتی شەڕ و بەزم و ڕزمەکە ئەو کێکی خۆی بەرێ ئەو بەشی خۆی بەرێ ئەو بەشە ئاسکی خۆی بەرێ ئەو بەشە گۆشتی خۆی بەرێ و تەنها ئەوەی سوودمەندە ئەو حیزبەیە کە ئەچێتە ئەوێ ئەو لایەنەیە ئەچێتە ئەوێ یعنی ئێمە لە وڵاتێکی وەکو بڵێن ئەوانەی خوا پێداوەکانە سیرەکەی سیستم لەوێ هیچ هینێکی تیان نیە یعنی ئەگەر سەرۆکەکە کەسەکە خراپیش بێ چاک ئەکرێتەوە بەڵام لای ئێمە من هیوادارم بڵێم سیستمەکەمان ئێمە خراپە چونکە بە تەوافقاتە با کەسێک بێ بە معنای کەلیمە تەکنۆقرات بێت با کەسێکی لێهاتوو بێ با کەسێ بێ شیاو بێت توانای هەبێت کە ئەمە ببێ بە سەرۆک کۆمار نەک کەسێک کە یعنی داخراوێک بێت کە بە هیچ شتێک خەبەری نەکاتەوە کە هیچ پرسێک لە هیچ شتێکە ئەو ڕۆڵەی نەبوو بێ بە تایبەتی بۆ ئێستەی گەلی ئێمە یعنی من بۆ چی بە سێ حەقیبەی سیادی وەرگرن بەرمونە مالیە خارجی ئەگەر کورد داوای ئەواکە بڵێن وانە نەوت ئەمانە وەرگن ئەگەر ڕاستەکەن بەڵام بەداخەوە سیرەکەی لە تورکمان لە دوێنێەوە لە پێرەوە ئەنە ڕێن هاوارەکەن ئەڵێن ئێمە لە ناو کەرکووکە چەند کەسیانە دوو کەسەیە سێ کەسە لە شوێنێکی کە لە لای فەتحات چەندێکیانێ سێ کەس بە هەمووی ناگەنە دە پەرلەمان ئێمە 43 کەسین تا ئیسا وشپەیەک نەهاتووە وشپەیەک لە دەنگی پەرلەمانی خۆمانەوە نهاتووە وەکو کورد کە قسە بکە بڵێ ئێمە ئەوە ئەکەین ئێمە داوای ئەوەکەین هەر زەخت تێ بکە لەم کاتە ئەوان ئەیانوێت ساغ ببێتەوە کە ساغ بووە مەسەڵەن عەبادی چ گرنگجیەک بە کورد ئەدا لەو کاتێک کە عەفوم کە ئەو مانگە کە دەرئەکەی و کە کوتلەی ئەکبەر دەرێک و خۆیانەکەن دوای چ گرنگی بەمانەیە بە هیچ شێوازێک گرنگی بەمان نادا سوپاس دەکەین مامۆستا کاتمان کەم ماوە سەبارەت بە لایەنەکان لایەنە کوردیەکان چێوەی یەکێتی و پارتی بێت چێوەی چوار لایەنەکە بێت بۆچی خۆیان یەکلا ناکەنەوە لە نێوان ئەم کوتلانە کایمان نەگە داواکاری کورد جێبەجێ دەکا بچنە پاڵەوە بۆچی خۆتان یەکلا ناکەنەوە لەبەرەوەی ئەو لایەنانە لە ئێستادا نەیانتوانێت کوتلەی گەورە پێک بێنن ئێمەش چاوەڕێ دەکەین کامەیان توانی کوتلەی زۆرینە پێک بێنێ هاوکاری ئاوام بکەین ئەو جاریش لە مقابلی بۆشنان لە مقابلی ئەوەی ئاوانچی بۆ کورد دەکەن ئایا دەتوانن ماف و داخوات
ئێمە جێبەجێ بکەن مافەداخوازی دەستوریەکانی ئێمە لە چوارچێوەی دەستوردا ئێمە زیاترمان نەگوتەوە بتوانین بەدی بێنن بۆیە ئەو کاتێ ئەگەر ئەوان وعد و بەڵێنیشان پێدای نەکوەکو حیبری سەرخاخەستەن هابێت وەکو ساڵانی ڕابردوو بڕوا بەڵێنێکی کۆنکرێتیمان پێ بدەن بۆ ئەوەی کە موجی هەرێمی کوردستان و خەڵک و هاوڵاتیان نەبڕن لە ململانە سیاسیەکان لەگەڵ حیزبێکی دیاریکراوە بتوانن مادە دەستوریەکان بە تایبەتی مادەی 140 و بابەتی بەرگە و نەوت و غاز و کۆمەڵێک لەو بابەتانە ئەگەر هەمووشیان نەبێت بەشێکیان بتوانین بەدیبێنین لەماوەی ئەو 4 ساڵەدا بەتەکید ئێمە هاوکاری ئەولانەدەن. بەڵام مامۆستا قسە لەسەرەوەیە ئەگەر ئێستا بۆ نمونە چی وەکو چوارلایەنەکە ئەگەر خۆتان نێگلانە کردەوە یەکێتی و پارتیشکە خۆیان نێگلانە کردەوە ئەگەر کوتلەی گەورە پێکێنرا و کاتە چ پێویستێکیان بە کورد دەبێنی چۆن ئەو کاتە داواکاریەکانی کورد جێبەجێ دەکەن؟ لە ڕاستیدا بخۆتان دەزان 4 ساڵی ڕابردوو لە 2014 کاتێک کە کورد ویستی فشارەکانی خۆی بەکاربێنێ ئەوان هاتن وەکو زۆرینن لە ناو پەرلەمان سەرۆک و وەزیرەکانی یەک بێک کاندید کرد کورد هەر لە کۆبوونەوەدا بوو لە سلێمانی بۆیە بە پەلەپرۆزە هاتەوە ناو کۆبوونەوەکە و بەشدار بوو هیچ دەستکەوتێکی وای نەبوو کۆبوونەوەکانی ئێستا بەتابەتی دوو فراکسیۆنەوەی هەوڵ بدەن بۆی کە چەند وەزیریان هەبێت چەند پۆستی حیزبی بەدەست بێنن چەند دەستکەوتی حیزبیان هەبێ ئەگەر مەبەستیان دەستکەوتی نیشتیمانی با دەبووە لەگەڵ لایەنەکانی دیکەش دانیشتبان و باسی وەرەقەی فشاریان کرد با بتوانین بمان هەمووان بە یەکدەنگ زیاتر دەمانتوانی قورسداریمان هەبێت. سپاس دەکەم کاک تۆر زۆر بە کورتی سەبارەتەوەی کە کورد چاوەڕێ بکە کوتلەی گەورە پێک بێ یاخود خۆی گلا بکاتەوە زۆر بە کورتی بکات. وڵی بەڕای من کورد دەبێ هەر کە چوو بچێتە ئەوێ بە حەقیبەوە بە کەشکۆڵێکی پڕەوە بچێت بەڵام بەداخەوە کەشکۆڵی پێ نییە چاوەڕوانەکە کامیان بەهێزە ئەو لەگەڵ ئەویانە بێ لە دوایە ئەو بەهێزە چی بۆ ئەمەکە یعنی ئێستا ئەو لەگەڵ بەهێزەکەیانە لەگەڵ بەهێزەکەیانە بەهێزەکەی هەر کامێکیان بێ معقولە تۆ خۆ دیاری نەکەی ئەبێ خۆ دیاریکەی پێ دوای داواکاریەکان جێبەجێ ناکرێن بەم شێوەیە شێوازی زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئەنوەر ئەبوبەکر مامۆستای زانکۆ کە لە ستۆدیۆی سەرەکی لەگەڵمان بوویەوە مامۆستا سەلیم شوشکەی ئەندامی پەرلەمانی عێراق کە لە بەغدادەوە لەگەڵمان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بە هاوکارم تا بەرنامەی تر خۆتان.